سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر جێگاکان من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پێیان بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. دەڵێن ماڵ شوێنی ئارامیە، بەڵام ئەمڕۆ بەداخەوە بۆ بەشێک لە خێزانەکان بۆتە مەیدانی جەنگ. جاران لە ژوورێکی بچووکدا خێزانێکی گەورە دەنجی خۆشی و شادی زۆر بوو بڵند بوو، بەڵام ئەمڕۆ لە نێو کۆشک و تەلاریش بەداخەوە گوێبیستی دەنجی ناخۆشی و جیابوونەوە دەبین. ئایا ئێمەی مرۆڤ بێتەعامل بووین، سەبرمان نییە، یان تەکنەلۆژیا لێکی دوورخستینەتەوە، یان قەنەعەتمان نییە، یان بەباشی لە پرۆسەی هاوسەرگیری تێنەگەیشتوین؟ چ شتێکەوە کارە؟ من پرسیار لە وڵاتیان دەکەم، ئێوەش وەکوە میشە بیسەر و بینەرمان بن، لەگەڵمان نابن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشن إن شاء الله. سلامة خوالي رازي. شيء بيسات. دەبینین ئێستا کێشەی خێزانی زۆر بووە، هۆکارەکانی بۆچی دەگەڕێنەوە؟ بەڕایت و زۆربوونی کێشەکانی نێو خێزان هۆکارەکانی چین؟ پێشەکی بە خێراتتان دەکەم. وەڵی هۆکاری ئەو کێشانە ئەم لە بۆ دوشتی دەگەڕێنەوە. یەکەمین دوورە لە دین کە دینت نەبوو، مەسەڵەن دەستەمارە خوشتی ئافرەتە دەورە مندا بەکەیف خۆی هەڵسکەوت دەکات، شتی دەکڕی و لەبەر دەکات. ئەویش ئەوەی نییە ئیدی دێت و ماری کێشەی لە پیاوەکە دروست دەکات. دووەمینیش قەنەعەتی نییە، قەنەعەتی نەخوای گەورە ئەو شتەی بۆندێ بۆ تودایە، ئەوەندێ بە تودا کاکە خۆ ئەمبارە کرێکار هەر شتێک بی دوکاندارە ناتوانێت چی دەورەمەندی مەیکە. ئیدی وا هەز دەکەم کوردیش دەرێ بەقەت بەڕی خۆت پێ ڕابچیشەوە بەرێ بە تاکی مەسەلەی کوردیانە زۆر جوانانی بەرەکە چەند وەندێ پێڕاشتە. ئەم من نەم بووە بە پێیان چیمەوە، نەم بووە وەختی خۆی گۆشتم نەخواردیە، پارێ پاسم پێ نەبوو نەم خواردیە، عیبی تێدا نیە. وەڵا زام دەورەمەندە ئەم چ بکەم؟ باشە کە کەسێک لە خۆم دەورەمەندتر بوو ئیلا دەبی چاولەوی بکەم بزانم ئەو چ لە بەردەکات چ دەخوا ئەم ژۆچی بکەم، یان ئەمیش چ لە توانای خۆمدایە و ژیانی خۆم و ئوموری خۆم بە خۆم باشتر دەزانم. بەڕێی من ژیان دەخۆ لەگە ماری منداری خۆت ئەگەر گونجای بە تایبەتی تو ئەگەر مسلمان بێ ئەمە باز لەسەرەوەی دەکەین کابرا ئەوامە لە خۆی دەستە دەرێ بەکەی خۆی ئیشان دەکات، ئەو ئیشی من نییە. ئەتو نابی چاولە دەبی چاولەوەی بکەیت، چاولە کە دەین پێغەمبەرمان خۆش دێ سەڵاو سەلەم دە چاولەوان بکە. نەفەر هاتێرکوانە وتی ئەو منزەرە قوپایە نازانم چییە، گوتم ئەتوو دوونێت بەبیرە چ لە فەڵەستین کرا بەبیرتە شی و بە هەزار کەسی یەک منزەریان لێدنە. خوای گەورە نیعمەتێکی دایە، شختۆکەش تێدا بە ئەستەمەوە بووە هەموو چاولێکەریە. ڕاستی ئێستا خەڵک ینی بەداخەوە هەز ناکەی ئەو دیاردەیە زۆر بە لە نێو خەڵکی چاولێکەری بە تایبەتی بە تاکەی چاولێکەری گەلە گەلە زۆر بووە. ئاخر ئەوەی لەمەی تێکدایە ئەگەر تو چاولێکەری دەکەی بڕۆ چاو لە خۆت نزمتر تەمەشاکە، دەخۆت بەرزتر تەمەشامەکە قەت ناگەی. ئەگەر نازام کوڕی ملیۆنێری ئەو هەولێرە بناگاتەوەی سەر خۆی تەمەشا دەکات. دائیمە دەبێمە خوامان لەبیر بی، ئەگەر خوا لەبیر بوو بەخوا کێشانیش دروست نابێت. ئەتوو لە نێو بازاڕی و بە تایبەتی لە بابەتی فرۆشتنی منزەروانە بابرێم مشتری بە قەنەعەت شت هەبووە، ینی ڕازی بۆ گوتی چ عیبی نیە مێشوەکەی لەناو ئامادە بکەم بەتاکید بەتاکید زۆرە، یعنی ئەمە نارێ فی سفریکەی زۆرە و هەشە زۆری بێقەنەعەتە لە بۆی تەمەشای لەخۆی بەرزتر دەکا. نارێ ئەمن دوونە هیچم نەبووە ئەوڕۆ لە خۆی بەزابی شتەکەمەیە هەیە زۆر بە قەنەعەتە زۆریش ئەوە دەگرێتەوە سەر دینداریت خۆی. دینداریەکە چەند بێ قەنەعەتیش ئەوەندە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆربوونی کێشەی خێزانی بۆچی دەگەڕێنیەوە بە بڕوای تو هۆکارەکان چین؟ هۆکارەکان بە دەرەجەیەک مادێ ینی پارە، لەبەر ئەوەی خەرکەکی زۆر ئێستا فێرە مەسرف بووە، فێرە مەسرف و بژێوی ژیانی قڕز بووە، یعنی هەم لە هەموو شتێکی بگرە هەمووی پارەیە. وەچی پێشانیش ڕاتبەکە و یعنی ئەو ڕاتبە بە جوانی نادرێ، ئەوە سەبەبی یەکەم ئەوەیە. ئێستا پارە نییە، کێشەکە نەبوونی پارەیە یان کێشەکە ئەوەیە خەڵک
قەناعەتی نییە و چاولێکەریش دەکات. ئەوە هیچ خەڵک قناعەتی نەمایە و چاولێکەری دەکات بەڵام ئەگە پارەکە هەبی وەزعەکە هادێ دەبتەوە یعنی بەرێ طبعا پارە هەموو کێشەی حەل دەکات زۆربەی حەل دەکات نارێم هەمووی بۆ ڕێزگرتنیش لەو سەری ڕاوەستی ئینسان وەختی کە پارەی لە بەرچی نەبوو ڕێزیش کەم دەمیتەوە ڕێز کەم دەبتەوە لەبەر چی کەم دەبتەوە لەبەر ئەوەی تەمەشا دەکا مەسەرەن ئافرەتەك جیرانەکەی تاخ مقەنەفە چی کڕیە بە 15 وەرەقەی کابرا وەزعی باشە پێی دەکرێت نەک بە 15 بە 30 وەرەقەش بکڕی تەمەشا دەکا ئەو بە 5 وەرەقە نیا بە 3 وەرەقەش پێی ناکڕی دەستەوە مارەی هێرقەی بێردەکەی دەگری تووشی مشکلەی دەبی و دەبتە مشکلە و دەبتە ناخۆشیان ئەوە چ بوو ئەوە مادەوەی لێ کرد. ئەی چەندە قسەی خێر کاریگەری هەیە بۆ ئەو خێزانە لەو کێشەی ڕزگاریان بێ جاری وایە خەڵکێک دەچێتە ماڵێک دەرێ باشە ئەنگۆ خۆدەتان ئەو شتەی بکڕن ئەو لۆ ناکڕن ئەو ڕەزیلن ئەوە هاان ینی ڕەنگە ئەوش حەز بکاتن کام شتی جوانە لە ماڵەوە دابنیە کام خواردنی خۆشە بیخوا بەڵام ئینسانیش دەبێ ئاگادا بێ ڕەنگە قسەی فڕێ بداتن ئەو خێزانە تووشی لێک زیابوونەوەی بکات تووشی کێشێکی گەورە بکات بەتەواعن بە حەقیقەت ئافرەت زوو بڕوا بە هەموو شتێکی دەکات پێی بری ئەوە لۆ نییە دەرێبەرێ ئەمن نیتم ئەوە هەیتی دەبی زۆر ئاگاد لە کەلیمەکان و وشەکانە کە دەردەبڕی کە دەرێ ئەو شتە لۆ نییە نیتی ئێخوانێ دایتێ ئەگەر خوا نەژات بە تۆ بزینە پیاو هەیە مەسەلەن ئافرەت هەیە ژن هەیە پیاو هەیە پێی دەکرێت هەموو شتێکی بکڕی لۆ ماری هەموو شتێکی دابینکە وەزعی باشە هەیە مام ناوەندە هەیە مام ناوەندیش نییە بابرێت کەم دەرامەتە ئەو کەم دەرامەتە نابێت چاو لە مام ناوەندە کەوناوە لە وەزع باشەکەی بکە باشە پێشت وانە گفتوگۆ خێزانی کەم بوویتەوە ئێستاکە ینی هەوەی تەمەشای موبایل ئەوەی تەمەشای تەلەڤیزۆنی دەکا ئەوەندە تەمەشای ڕوخساری یەکتری ناکەن نەخێر ئەوەندە تەمەشای ڕوخساری یەکتری ناکەن مۆبایل بە دەرەجەی زۆر یعنی تەئسیری لەسەر کۆمەڵایەتی کردیا سیلێ ڕەحمی نەهێشتیا با پێت برێم مەسەلەن پێشان برایەک دەچوەکن برایەکی دەچوەکن خوشکەچی ئێستاوە دەکا ئەگەر تەلەفۆنەچی لۆ دەکا ئەرێ کوی باشی وەزعت کووە ئەگەر تەلەفۆنەکەش مابی هەندێک ساران لە مانگان لە ساران و لە مانگان احتیمال هەندە کەس تەلەفۆنەکەشی کەم ببیتەوە تەلەفۆنەکەشی کەم بی بەس هەیە بە تەلەفۆن زیاتر قسەی دەکا و سیرێ ڕەحم بەجێ دەگەینی ئەرێ وەڵڵا ئەوەش دەبی ئەمەش هەر هەمومان لە ڕاستە خۆمان یعنی خۆمان باشکەین یعنی عیلاقەمان لەسەر دەوروبەر نەبی دەوروبەر هۆکاری دەوروبەر کارت تێنەکە یعنی جەوی دەوروبەر هەوڵدا لێک دووربی یعنی چیشم مەسەلەن پەیوەندیم بە برایەکەم هەیە یان بە ئامۆزایەکەم هەیە مەسەلەن ژیانی فولە ژیانی خۆم تەمەشا دەکەم ئەمن ئایا ئەمن چەندم پێ دەکرێت چەندم لەبارە ئەوە مهمە ڕەنگە ئەو بتوانی وەکو خۆت ئاماژەت پێ کرد پارە لە بۆی شتێکی ئاسامی بتوانی بە ئاسانی خانووی گۆڕێ بتوانی بتونبێت لە بۆ خێزانی بکڕی بەڵام ئوموری من ئەوەی قبول ناکاتن وانە با لە باتی ئەوەی ئەگەر نەیتانی بکە با قسەی خۆشی لەگە بکە سەفرەتی پێ بکە یعنی بیباتەکن خزمەکانی هەز بەبوونی خۆی بکە باشە باسی قسەی خۆشت کرد قسەی خۆش چەند کاریگەری هەیە لەوەی کێشەکان کەم بکەوە تەئسیری زۆرە بە زوەکو پارەی تەئسیری نییە تەئسیری زۆرە بەس کابرا ئەگەر پارەی نەبوو هەر دەبی قسەی خۆش بەکاربێنی چکە هیچکە لە دەست نییە پارە و قسەی خۆشە پارە مادەیە ئەوە کێشەی بابرێن زۆربەی زۆری حەل دەکە بەڵام ئەگەر لە حالەتە چی مادەشی نەبوو قسەی خۆشیشی نەبوو ئەوە هەر یەکجاری سقوت دەکە ئەو بەری خەڵک دەناسی لەبەر بێ پارەی بۆ نمونە تووشی خوا نەخواستەوە حاڵەتە بوو بێ جیابە بنەوە بە ملیۆن نارێن بە ملیۆن بەس یعنی ناژمێدرێ مەبەست دوێ ڕێژەکە زۆر ڕێژەکی زۆرە ناژمێدرێ پێم هەمووش لەناو مۆزوعەکان بوومە دەزانم زۆربەی لەسەر پارەیە بەرێ لەسەر پارەیە ئافرەتەکەی ویستیتی شتێکی بکات چاو لە جیرانی بکات جە چاو لە خوشتی بکات چاو لە خزم و کەسی خۆی نێزیکەکانی خۆی بکە لۆی پێی ناکرێ بۆ چیوی پێ ناکرێ تووشی ئەوەی دەبی مناقەشە و بابرێن دەویان لێکاڵ دەبتەوە کە ژن و مێردیش دەوی لێکاڵ بووە ژیان ناستە سەرێ کو نسحات دەکردن کو ئامۆژگاری دەکردن کە ناو کێشەکەی بووی ئامۆژگاریم ئەوەیە لە هەموو کەسەکی یەکەم شت یعنی واز لە چاولێکەری بینن چاولێکەری چکە خی گەورە بەخوایەتی خۆی تەوزیعی کردە ڕزقەکە هەندێک کەس زۆری دایتێ وەقەسەمنا معیشەتە و ئاەتەکەی لە قورئانە دەفەرمی ئەمن معیشەتەکەم بەش کردیە هەر یەکە و هەندێکم دایتێ ینی بە جێرەی خۆی بەخۆی خوا بەزانی چەندی دایتەوەی چەندی دایتەوەی دەبێ هەر کەس لە جێرەی بەرچی خۆی و لە جێرەی ئیمکانیەتی خۆی مەسرەفی بکە ئەگەر هاتوو زیادەڕۆیی کرد
توێشی ناخۆشی دەبێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ئێستا مشکلەی عائلی زۆر بووە سەبەبەکانی چییە؟ والله يكره سبب كان مشكلة عائلي ليك تناقشتنا دوامين فقيرية باري أبوري أو خزاني كتواو نبي مشكلة أنا ما بيني بيا أبي لە ڕووی داراییەوە على رويد عليها فعلا يعني حتى زور كاس مثلا زور زارزاني ثم يعني لبر فقيرية مشكلة عائلية يعني فيها بو تراقداني شبوه زانیتت زاني ثم ئەتوو لەناو مشکلەکەی بووی لا مشكلة كي نبوي هیچ جارێک مشکلی عائلی ڕوویدایە بۆ نمونە ئەتوو چوو بی قسەی خێرە لۆ کردبن زانیتت مشکلەکە لەسەر چییە بە قسەکانی تو پێک هاتبن بري زوج زان وهبوه مثلا بري عمل تقريبا 50 ساري ملاتي ما كده أدي مثلا بري كان مشكلة كبايا جنا كون بياوكي يامنا سفقيري بو يامنا ستيك نجيشتن بو لو حالتي ذا مشكلة نتيابو لەو سەردەمەی ئێستا بە تایبەتی چەندێک ئەو موبایلە سەبەبە لۆ ئەوەی کەوا لێک تێنەگەن لێک حاڵی نەبن والله يعني دوورکەونەوە لە یەکتری هەر کەسە لە جیهانی خۆی بی براستي أو موبايلة سببي رئيسية زور سببها لو الكتريزاني عائلي لو الكتريزاني جنو مردان ئاگان لێکدری نەوە أجا عندك دينما الموبايل زور سببها سەبەبە زۆر أري والله ئەدی چاولێکەری دەرەماری فرانی ئەوەندەیان هەیە و ئاوهایان کرد و ئەوها ڕۆیشتن ئەدی ئەمن والله أو اللي بأغرب مران هي لأغرب أفرتان أو إشتا هي كا تشاولي كري ديكا كان ماري فرانكسي فلان سياريان هي ماري فرانكسي فلان تلفزيونيان هي فلان راخيان هي دبي أمشحن بيتن ئەوتە جاروی ئافرەتەکانیش دەرێن پیاوەکان زۆر گلەی دەکەن معادل بەگلەین هەرچیان لۆ ئازر دەکەین هەر ناڕازین والله شيء يعني زارو أوي براستي أوي شيء پیاویشی هەر بەگلەیە خۆ نازانین بێ دەستت خۆشی جارێک أري والله لا والله دبي أجر يعني شيلو حاضر كا دبي زور شفاس كا دس خوشي شيلي بكاتم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشن إن شاء الله. باشي برز أحوال باشي برز نسرساو. إلى شكار وبعض. والله الحمد لله بتماي خوي غورة. بتماي رب العالمين. سلامة برحمة خالد يا ربي زوج فاستك وجوا. سلامة بخير بسرساو كانوا. خير بين. باسی کێشەی خێزانی دەکەم زۆربوونی کێشەی خێزانی هۆکارەکانی چییە؟ بەخۆی هۆکارەکانی ئەسبابی زۆرە هەندێکی دەگەڕێتەوە لە بۆ سەر موبایلی هەندێکی دەگەڕێتەوە کێشەی دەبینیم بابینی خێزان و پیاوی دەبینی پارەیان نییە یان کێشەی دیکەیان هەیە ئەوە ئیشکالاتی زۆرە بەڕاستی دەوری هەیە وەخت دەبینی کابرا مەصرفی پێ ناکێشیان کێشەی هەیە لەگە خێزانەکەی ئەو شکالانە دەکەوتە سەر هەردوو لای ئەرەوەڵا بەس قەنەعەت ئەساسە دەبی مابینی ژن و مێردی پێک بێن لەسەر هەموو شتێکی یعنی قەنەعەتیان بەکەمی بە زۆری بێ ئەجا چکە بەکەمی بێت چ بە زۆریش بێ قەنەعەت میمە لۆ ئەوەی مشکلەکان کەم بکتەوە نیە قەنەعەت و کەنز لا یفنا هیچ شتێک وەکو قەنەعەتی نییە قەنەعەت زۆر زۆر باشە بۆ هەردوو لای بەڵێ بەڵێ ئارەوەڵا زۆر جاران کە ئینسان قەنەعەتی نەبوو چاو لە کەسی بەرامبەر دەکا وانە ئەوەش وا دەکاتن کە زۆر جاران سەر بچێشی لە بۆ زیابوونەوەی بەڵێ بەڵێ ئارەوەڵا ئەوە بەنسبەت ئەوەی کە هەردوو لا دەبێ قەنەعەتیان بە هەموو شتێکی بێت دەبێ ئاهاکاری یەکتر بکەن یارمەتی یەکتر بدەن ئەگە یارمەتی یەکتر نەدەن تووشی ئیشکالات دەبن لێرە خەریج تاکردنەوەی موبایلی بەڵێ حاڵەتی وا هەبووە بۆ نمونە پیاوەکە باسکە وڵی تووڕە بوو موبایلی خێزانەکەم شکان زۆر جارە من بیستمە کابرا تووڕە بە موبایلی بە دیواری دادەوە لە بە خێزانەکە شکاندوێت زۆر جارێ ژنەکەی دەڵێ وەڵام موبایلم بە دیواری دادەوە شکاندەوە ئەو شتەش ئارەوەڵا ئەو شتانە زۆر بووە ئیشکالات زۆرە لە ژیاندا چیرۆکەکەت هەیە لە مام جێڕیەوە وڵا چیرۆک کەسی ئەوەی کە باسم کرد سوودفە جارەچیە کاتەکەنم کوتی وەڵام موبایلەکەم هاش بۆ مێردەکەم پێی نەکەوت بە دیوارێکەوە چکە یعنی ژنەکە لە مێردەکەی ئەوە قسەی بوو ینی بەداخەوە ینی بگاتە ئەوەیە تو موبایلی تێبگری وڵی ئەو بەواقعی ئەوم لە زاری ویست ئەرەوەڵا زۆر زار هەیە پیاوەکە ئەوەی کردووە یان لە خەمی منداڵەکانی بەعادیدا دەوەشکاندوێتی یان دەرسی ناخوێنن ئەو شتانە هەیە
ئەی ئەگەر کاتێکە کێشە دەبیت چەند پێویستە ینی ئارامگر بین زوو بڕیاری گەورە نەدەین ئەساسی وی هەردوو لا دەبی متمانەیان بەوەی هەبی کە خی گەورە ئینسانی خەڵک و سەبر و تحملی هەبێ ئەگە سەبر و تحمل نەبوو هیچ شتێک نابێ ئینسان دەبێت سەبر و تحملیەوی لە شتێکی هاریکاری یەکتر بکات هەرەوەڵ ئەی چەند خۆشە ینی پیاویش دەستخۆشی لە خێزانەکەی بکە کاتەکە ماڵەکەی بە پاشی ڕاگرتیە منداڵەکانی پەروەردە کردیا خواردن ئامادە دەکات بەڕاستی ئافرەتیش ژیانێکی تایبەتی هەیە لە ماڵێ ئەوە منداڵە ئەوە بەخێوکردنی منداڵە ئەوە یاردەری پیاویە بەیانیان هەڵدەستی خێزانی بەڕێ دەکا منداڵەکان بەڕێ دەکا ئەرکەشی زۆری لەسەر دەبێ و حسابی بزانن پیاویش ئەرەوەڵە بەداخەوە ئێستا دەبینین کێشەی خێزانی زۆر بووە هۆکارەکانی چین بە قەنەعاتی تو وڵای ئەوەی لەناو خەڵکی ئەیبینم و لەناو دەوروبەری خۆم ئەیبینم بە دەرەجەیەک ئەیبینمەوە بۆ موبایلی چکە هەم ژنەکە هەم پیاوەکە لەو حالەتەی ئاگایان لە یەکدی نامینێ ئاگای لە موشکلانەی نامینێ ئاگای لە منداڵەکانیان نامینێ هەرچەندە ئەمن هەرچەندی وە بڵێن با موبایل کەم بکەنەوە با تۆڕە کۆمەلایەتەکان کەم بکەنەوە بە قسەم ناکەن بەڵام لە ڕاستیدا هەر ئەوەیە بنەمای کێشەکان موبایلە فەیسبووکە بڵین ئینستاگرامە تۆڕە کۆمەڵایەتەکان یعنی ئەوەندەی موبایل بەکاردێنن ئاگیان لە یەکتری نییە و هەر کەسە لە دنیای خۆتی هەر کەسە لە دنیای خۆتی هەر کەسە بە کەیفی خۆی ئەو وەختەی کە پێویستە لەگەڵ یەک بن ئەو وەختە لە سمبایلەکەی بە خەسارەکەن مابڵین وەختەکەی ئەو یەک لە هۆکارەکانەوە یەک لە هۆکارەکان دووە منیش بەخوای گرانی ئەو زۆر گرانی بازم مەسەن ئەو ئیشە ئەیکەی لە قەدەر ئەو شتەی نییە کە ئەو مەسروفاتی نییە کە دێتە دەستت بەدەستدێنی بەشی بژێوی ژیانت ناکات بزەوت دەهایە پێ زیاتریش ناڵێم کاتە چیان نییە تایبەتوی بۆ ئەتوانم برێم لە خۆمڕە ئەو مەسەن لە خۆڕا دەست پێ بکەم لە دەوروبەری خۆمڕا دەست پێ بکەم خەلەلەکە ئەو خەلەلەیە زۆربەی خەلەلەکان ئەوەیە باشە هەموو مارەك مشکلی تێدا دەبی وەنیە ئەگە مشکلە لە ماری تو ڕوودا خوا نەخواستە کۆ حەلی دەکەی حەلکردن حەسەب قسەکردنە حەسەب ئەوەیە لەگەڵی دانیشم ئەوەندی بە فکرمدا بێ توانم حەلیک زۆر باشە چەندێک با بڵێم ئارامگرتن لە کاتی کێشەکان لە کاتی ناڕەحەتی بۆن منە خەلەلێکی گچکە هەیە کارە مثلا پڕداتە کلاشکۆفی مثلا دەست بۆ کلاشکۆفیە بەیان بدە بە چەخۆی چێبە ئەسەچی لەو حالەتەیەگە تو قسەک سەبرت هەبی لەو سەبڕێ ئەتوانی زۆر شتی بەدەست بێنی یان دەرەخواانە خواستە شتەی لە پێش نەبیەکە ناتێت دەگریتن وەدا لە پێشی دام بەخۆیدا بگریستم ینی پێویست ئارام بگرین زۆر پێویستە ئێوە ملێک بەخۆم زۆر هەوڵ لەسەر ئارامگرتنە دەمەوە لەو حالەتانەی کە شتەک لێ بەسەر دێ یان مشکلەشی گەورە لێ بەسەر شەڕەکە ئەتی با کابرا شەڕەکە دوو کەس لێرە ئەو قسەشەکە من جوابی نادەمەوە جوابی نادەمە خۆ قابلە باش ئەی چەند گرینگە ڕێسەبی لە نێوانیان بە تایبەتی ئەو کاتی کە بۆ منداڵەکان گەورە دەبن داچیان پشت بە کوڕەکانی نەبەستێ لە زدی بابیان زۆر میمە حالەتەی داگ ئەگەر وا بکە منداڵەکە ڕێز لە بابێ بگری ئەو هەر بنەمای هەموو چێشەکانە داک هەیە هەر بە خۆی ڕێز لە مێردەکەی ناگری داک هەیە بە خۆی ڕێز لە منداڵی خۆی ناگری ئەوە زۆر میمە بۆ باش ئینشاڵڵا سپاس دەکەم خێم سەرچاو یاڕەبی باش بێ ئێستا کێشەی خێزانی زۆرە بەرەوەیە سەبەبەکانی چین وای دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەمیان دێمادی ئینسان بێکار و کاسبی دووەمیش وعی زەواجی ئینسان ئیمانەکەی دەگەڕێتەوە ئەو کەسی مثلا ئێستا کە بێپارەی زۆرە بێ ئیشکاری زۆرە کە خەڵکە ئیشی نییە وعی ئیمکانیەتەکە کێشە دروست دەبی ئەوە سەرەکیەکەیتی بێپارەی چێ سەبەبەکەی زانی چێ سەبەبە ژینگەکە سەبەبە ئەو شارێ بەڕێوە دەبە ئەو سەبەبە دومیش ئیمانەکە ئەو کەسە ئەو پرۆزی زەواز دەکاتن ئەو کچە ئەو کوڕە ئەو وعیە نییە کە فێکرابیتن کوڕم یان کچم ئەتوکە زەوازی پێکدێنی کە ژیان پێکدێنی ژیان ناخۆشی تێدایە و ئەزە بە خۆشیدا یعنی هەردوو تەرەفی لێ وە دەزانی وها فێر نەکرا لە جێ خۆ ئیمانەکەی نییە ئەو کەسێکە ئەو کوڕەی پێ نەگەیاندیە یان ئەو داکە ئەو کچەی پێ نەگەیان کە وعی ئەوی بداتێک کە بتوانێت زەوازی پێک بینیتن ینی باش ئەوە لایەنێکمان باس کرد ئادی چەند گرینگە بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا چاولێکەری نەبیتن ماری فرانی کودەکان
ژنی فرانی کووە پیاوی فرانی کووە هەر کەسە و لە ئوموری خۆی بی خۆی تەمەشاکرد دەگەڕێتەوە نادەم عائیلە دەگەڕێتەوە عائیلە ئێستا خاستە سەتان و هەتی لەمە 1995 ئافرەت چاولێکەریە لۆ خۆی ناژی لە بۆ خەڵکیکە دەجێت جێ لە قسە خەڵکیکە دەگرێت دەمون تەمەشاکە تەمەشای دەکاتیان تەمەشای دەور جیرانەکەی دەکاتن یا خو تەمەشای بەزوو کەسەکانی دەکەیان تەمەشای خوشتی خۆی دەکە دەمنێ ئافرەتەیە چار پێنج خوشتیە دەمنێ ئەم کەسە گەونێ دەمنێ خوشکەی وەزعی باشە ئەو دێ کابرا وەزعی خراپە نمونە زۆرە لەسەر ئەو شانە کە چاوی لەوی کردیتەوە یان خوشکەکەت کە فێری نەکردی خوشکم ئەمن زوایزم ئەتو زوایزی ئەتۆ پیاوی تو دەبی خۆت پیاوی خۆت بناسی بای چەندیە حتا بۆ پێ بڕاکێشی ئەو زان چەندی دێتەوە ئەو شانە فێر نەکرا بەڕاست هەوەست و ئەوە پێرا لە کاتیش کە دێتە ناو پرۆسی زەواجش وان نیە ڕۆ ناخۆشی تێدایە ئەوەی تێدایە ئەوە چەند سەبەبە موبایل ئەوە بەخۆی نیوە زیاتر لە سەتا نیوەی زیاتر سەبەبیتی کو دەرەی نیوەی زیاتر ینی سەبەبەکە ئەوە شێواز بەکارهێنانی غەڵەتە ئەم چت پێ دەرم سەبە بکە ئافرەت ئێستا لەمان وەکو پیاو نییە پیاو ئیسانی مسلمان و ڕێک و پێک خەڵکی کاسبیە زۆر لەلایەن پیاوە ئەو گەنجانی مراقەکانی کە ئێستا پێ ڕاگەیشتە وەزعیان باشە ئەو سەبەب نسبەتی کمە پێت وانە جار وایە ژن و زەڵامەکە یان ئافرەت و پیاو دانیشتون لە ژوورێک هەر یەکەم موبایلێکیان لەدەستا منداڵەکانی ژ لەولایەوە کەسیان قسە لەگەڵ کەس ناکە گفتوگۆیەکی ناکەن مەزاعش بکەنەوە هەر یەکەم موبایلێکی لەدەست و چتە دنیای ئەم ست پێ دەرم وایەکە بێ ئیمانیەکەی کە ئەو ئیسانی ئیماندار تێگەیشت و کە چۆن ئایلەش ڕێک و پێک دەینیتن بەس ئایلە کە لە هیچ فێر نەکرابیتن چ فێر کاتن کاکبر علمی پێ چ پێ برێ دەبڕ کابراایکی سەرجادە برەوەرە جەدوە زەر بەکەن لێنە کابر نەیخندی چ برێتە خەڵکی ئەوەندە دەکات بە بڕۆ کابراایش ڕۆشنبیر تێگەین بزانستانی ڕۆشنبیرتەوە هەست و کەوتی قسەکردن شێواز قسەکردنی فەرقی هەیە لەکە کابراایەک عادی سلام علیکم سلام سەرچاوان بەخێر بێن پێشی بەخێراتدان زۆر سپاس دەکەم کێشەی خێزانی زۆر بووە ئەو کێشانە هۆکارەکانی چین بە خودای هۆکارەکانی دەگەڕێتەوە زۆر شتی ینی گەنجەکانمان بەڕاستیەوانەیە کە ژنیان هینایە و کێشەی خێزانیان هەیە ئیشیان نیە کاریان نیە کاسبیان نییە ئەوە یەک بەڕاستی مەعاشەکەش تەحسیری زۆر لە خەڵک کردیە طبعاً کابرا فەقیرەی کرێچیە ژنی هینایە چویتە دەرێ لەگەر ماری بابی نمایە کە چویتە دەرێ کێشەی لە سەرەوە دروست دەبیت دێتەوە مارێ کرێ خانی نییە پارەی کارەبە ئاوە کێشەکان لە سەوانە لۆ دروست دەبیت کە لۆی دروست بوو دەبتە چ شتێک لە بینەوە ژن و مێردەی دەمەخانە دروست دەبیت تەبعاً کە دروست بوو ئیدی زار کێشەکە سەر هەردەدا کابرا ئەو واز دەبیدێنێ ئەو دەستە ماحکەمەی ئەو تەلاق دەدرێ ئەو بۆ لایەدا دەڕوا و ئێستا کە باسی بێپارەیت کرد کە بۆ منە قەردی زۆر لەسەرا کرێی نەدایە موچەی دوا دەکەوێتن ئەوانە هۆکارن بەڵام چەند لە کاتی ئەو ناڕەحەتی و ناخۆشیانە سەبر پێویستە ئینسان ئارامی هەبیتن ئەخر ئارام چییە کاکە ئارام کابرا دەستەوە مارێ لە ئیشەیە مەسەن بە 20,000 ئیش دەکات 30,000 ئیش دەکات خێزانەکەی دەرێوەلاوە پارەی کارەبای هاتبوو نەماندار ڕۆی وەلا پارەی ئاوێ هاتبوو نەماندار ڕۆی وەلا زاد کێشە لە سەوانە سەر هەردەداتن حەلی چیە چارەسەر وەڵای حەل ئەوەیە بەڕاستی حکومەت چارەشی بکاتن ئەو معاش هات و نەهات و ئەو شتانە یەکلایی بکاتن لە بۆ خەڵکی یەکلایی بکاتەوە کاکە خەڵکێک هەیە مەسەڵەن مروێنە شوەردەگری کاکە با 5 سەنتی بداتێ بەڕاستی خۆش نیە ئەمە ڕۆژێ ینی کێشە لە بینی هەموو سەرچێکە بەڕاستی حکومەتی عێراقە بەڕاستی بەڵێ حکومەتی عێراقە سەرچێکە حکومەتی عێراقە ئێستاکانە داوای ئەوەندە بجێ کردیا لە هەرێمی کوردستان جێبەجێ کرد ئێستا قاتەش کەشی هێشتە سەرێ هێشتا سەر ساریشمان مایە تشکیل بیتن ئەو وەزعە یعنی ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەخۆران بابرێ موچەخوراوان لە بینی بەغدایە هەولێرە بووینە قوربانی زۆر خراپن زۆر خراپ بەڕاستی تەحسیری زۆرە لە بۆ هەموو ژیانەچی نەک لە بۆ ژن و مێردەچی ژیان ئێستا لە خەڵک تاڵ نەبووە ناخۆش نەبووە لەوە ناخۆشترەیە بابا لەوە ناخۆشترەیە پیاوە ئێستا هەیە دێتە بازاری فەرموخەکە و کابرای قەسابە گۆشتی دانا کاکە زارێ
دوشی لە گۆشتی ناپۆش برام هەدی پێشترێ خەڵکەکە پارەی لە بەرشوی معاش هەموو سەرە مانگان بێتن کاکە تااقەتی هەیە بێ دوشی لە گۆشتی بکڕی بەڵام ئەگە لە بەرشی نەبوو ناکە ژیانەکە هەمووی بەیەکەوە مەربوتە هەمووی بەیەکەوە مەربوتە باش ئەوە لایەنی حکوومەتمان باس کرد ئەدی ئەوانەی کە دەوڵەمەندن بازرگانن توجارن یعنی ملیۆنێرن چەند مهمە ئینسانێتیان هەبی ئەوانەی کە مسلمانن ئیمانەکەی خۆیان هانیان دەدا کەوا یارمەتی خەڵکی بدەن ئەوەی کە دەیناسی ئەوەی کە نایناسی ئەوە شتەشی زۆر باشە بەڕاستی مسلمان یارمەتی بسلمانی بدا بەس ئایا بەو حەڵ دەبی ئەمە گوتمان باسمان کرد ینی یەکەم جاریش حکوومەتیە دەوڵێ باڵێ بەوە حەڵ نابی عەلناوی حەڵ نابی بە من حەڵ نابی بە کاکەی حەڵ نابی میس بامەدە کەسمان حەل کرد ئەوە دە کەسی لەیە بابرە ملوێنێکمان حەل کرد ملوێنەچی لەیە خەڵکەکە زۆرە کاکە خەڵکەکە زۆرە حەل نابی ئەو کێشەیە دەبی بەڕاستی حکوومەت چارە سەر بکات لەسەر حکوومەتە بەڕاستی بەغدا هیچکە بە کورچ و کرمانجی گەمەمان بێ نەکاتن یعنی بەڕاستی ئەو گەمەکردنە ئەوە کەی ژیانە کاکە خەڵک ژیانی نمایە کابرا لە بازارێ کردی و کاینەدا کابرا لە بازاری ئەوەنی کاکە یعنی داوام لە حکوومەت هەیە بەڕاستی حکوومەتە خۆمانە حکوومەتەکە با ئیشی خەڵک جێبەجێ بکە کو هەموو سەرمانگان داوای پارێ ئا و کارەبا و ئەو شتانە دەکاتن ملەتەکەشی باڵێ دەیبڕیتن کاکە ڕزگار ملەتەکە بیژێنی باش حکوومەت ناتوانانی پارەی کارەبا لەگەڵ هاتنی موچە لە خەڵک وەربگریتن یعنی ئلۆ ئەتو موچەکەی نادەی بەڵام ئەگەر خەڵک قەرداری تو بووی سنتی لێ دەستی کاکە ئەوەش حەل نییە دەزانین لەو حەل نییە بەغدا داوان لێ دەکا ئەتو دەبێ ئەو بجێلەوە بەغدای تەرخانکەی خەڵکەکەشمان هەمووی معاش خۆرە بەڕاستی هیچ کەسا بەچەک نییە ینی چار بەشی بکە چار بەشە سێ بەشی معاش خۆرە ینی هەمووی معاش خۆرە کابرا خاکە ناسش پێ بوو شیناوی دەکرد هێنایان خاکەناسەکەی بڕێدا گوتیان بابە مانجێ 600,000 لێ دەبڕینەوە ڕستەکەی لە ڕۆژێ لۆ بسووتێت و کابرا فڕێدا گۆ پارەکەی فڕێدا شوانی فڕێدا هەمووی فڕێدا هەمووش خەچایەکە لە خۆمانە بەڕاستی ئێستا عالیە مزگەفت هەیە دەزانم ێستا دەت بەمە مزگەفتە 11 کەس لەسەرەوە مزگەفتەی تەعینە یەک کەسیشی لێ دەوام ناکە خەتەرەکە لەوەیە یەک کەسشی لێ دەوام ناکە یەک کەس هەرکە مزگەفتە مزگەفت ئەتێ مەکتەبە نە فەراشێک دەچیت دە فەراش لەسەر تەعینە فەراشێکی لێ نییە بەخۆم دیتم بە مندار بە تەڵەبەی مەکتەبەکەی خایان دەکاتەوە کەکە یعنی دەبێت و ئاوڕ دێوە تەمەشای وەزع بکەی بەڕاستی دەبێت تەمەشای وەزع بکەی کاکە بەرێ حکوومەتی خۆمانە کوردیە شانازی پێوە دەکەین لە بن دەستی ڕژێم هاتینە دەرێ بە ئازادی دەژین بە هەموو شتێک دەژین ژیانێک خۆشمانەیە کەس یەقەمان ناگری لێرە دەنووی لەوێ دەنووی بەڵام حەل بکرێ حەل ینی حەل بکرێ ئەو ژیانە حەل بکرێتن سلام علیکم علیکم السلام مامۆستا باشی سلامت بیارە سپاس بەڕێز پێشەوەی پرسیارەکەی خۆم بکەم دەبینم ماشەڵا ڕوت خۆشە الحەمدولله ئەوە هۆکارەکەی چییە هۆکاری ڕووخۆشی چییە ئینسان دائیمەن پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرمووە يعني خندێ قسێکی خۆش ئەلەیسە کەلیمەتون طیبە صەدەقە يعني خێرمان پێ دەگا يعني ئینسان دائیمەن ڕووی خۆش بێ ئەگەر لە ناخیشەوە بڕە غەم و پەژارێ هەیە بێ لۆ دەری بڕێ لە عالەم يعني دائیمەن ڕووت خۆش بێ خەڵکەکە بۆ خۆی خۆشی دەوێت سپاس دەکەم بەڕێزی باسی زۆربوونی کێشەی خێزانی دەکەم بەڵێ ئێستا بەداخەوە ینی ماڵ بەخۆی شوێنی ئارامیە بەڵام بۆ هەندێک خێزان بۆتە مەیدانی جەنگ ئەو کێشە خێزانیانە هۆکارەکەی چییە کاکە کێشەی خێزانی هۆکاری زۆرە بە سەرێکی ترینیان دوورکەوتنەوە لە دین هەندێک موسەلسەلاتەیە هەندێک سۆشیال میدیا و ئەمانە هەمووی تەئسیرەکە لەسەر ئەو گەنجانی ئێستا گەنجەیە جاری وایە نازانێ ڕێزی دایک و باوک هەرچیشە ئەوجا خێزان پێک دێنێ نازێنێ کوڕ ڕێزی خێزانی برێ ینی هەندێک شتێ تەئسیرێ و دوورکەوتنەوە لە دین ئینسان دائیمەن ئەگەر بتەوێ خێزانێکی بەختەور و دڵخۆش دەبێ بەڕاستی دەبێ گوێ بدێ مامۆستایانی ئاینی ئەوانش پەیامی پێغەمبەریان پێ صلی الله علیه وسلم دائیمەن ئینسان دین هەموو حەلێکی پێ لەبوو هەموو کێشەکان حەز ناکەی ئەو ماڵانەی کە پابەندن بە دین لەو ماڵا قورئان دەخوێندرێ گوێ لە وتار دەگیرێت وانەی پەروەردەیی هەیە ئەو ماڵە ئارامترە کێشەی کەمترە لەبەرەوەی ئەو منداڵە کە پەروەردەی دەکەی هەر ئەو منداڵێ سبێنێ دەبێتە خێزان و پێچی دێنێ ئەگەر تۆ لە منداڵیەوە پەروەردەت کرد لەسەر ئەو ئاینە پیرۆزە چی خوای گەورە صاحبی و خالقی ئەو کەون و کائیناتە کەرتەلۆشێکی وای دانایە
لا ألف لام ميم هتا آخری يعني إنسان استفادة لذكاء أو ده مسخالة زرق زرري تدانية لبروي تدقين يكو هستي كودانشي لقل دراوسي و خزم وكاس تعامل تكرين تفروشن همش ديكي فير كردوي يعني إنسان كأو قرآن هبي برابك بس يعني بەلای دیندا بڕوە هەج عیلەیەک بێ هەچ خێزانێک بێ بەس دینداریەکەی تێتابێ ئاسوودەی دنیا و قیامەت دەبن ئارە وڵە زۆر باش باس یەک سیفەتی دیکە دەکەم چەند پێویستە لە کاتی بوونی کێشەکان ئارامگری هەبی سەبر و تەعامل هەبی وشک دەرنەبڕی دوایێ بۆ خۆی ئەڵێ سەبر المفتاح الفرج يعني سەبر کلیلی خۆشیەکانە بڵێن إن الله مع الصابرين خواي تبارك وتعالى دائما كسي صبوري خوش دوي حديث وآيات وأشتاني زور لسر إنجا إنسان دائما وبخوما لو أنا بسر معنات بيزور جاك عصبي بوينة تورب بوينة قسيك ما نكرديا دوايا بشما يونا بريا وقسم نكربايا إنجا دائما كابرا أجر لمالي عصبي دبي لقل خيزاني لقل أولادك كاني أجر ذا بنشي صلواتي شي اللي يبدأ دا بنشي اللي زي خوي فكري شي اللي بكاته يكسر دنينا برين يخسك وابزام زور باش تدبي بامە کۆتا پرسیارم بێ ئەگەر لە چوارچەوەی تۆرەکەش نەبێ بەڵام چ سیفەتێک خێزانەکە زۆر دڵت پێ خۆشە ینی دەستخۆشی لێ دەکەی کە سیفەتێک هەیە وڵی خێزانم سیفەتەکانی هەمووی باشە کەسێکی محاجبەیە مستەلزمە بە دینی ئیسلام و تا لە هێزالیش بە سۆشیال میدا قورئان دەخوێنێ ینی خەریکی قورئان و دیراستە بەڕاستی زۆر ئارامگرە ینی ناگە ناخۆشیەک هەبی خوا نەخواستە ئارام دەگریتن وانی هەر زۆر لە بوون و لە نەبوونە ئارامی گرتووە و دائما ینی من ئەگەر ئیشێکم هەبێت مثلا تووڕە ببمیان بەشەرە ئینسانە ئەو ئارامگرە ئەو لە من بەسەبرترا ماشەڵای لێبێ ئارێوەڵە بەڵای زان و خۆشەویستان من لە نێو بازاڕم لە دواوەی من دەبینن کە خەڵکی کاسبکار لە نێو بازاڕە بۆ ئەوەی ژێوی ژیان دابی بکەن و خێزانەکەیان بە ئاسوودەیی ژیان بگوزارێن و ژیان بەڕێ بکەن بەڵام بەداخەوە وەک بیستمان و وەک بینیمان خەڵک باز لە زۆری کێشەکان دەکەن هەر یەکە و باسی گرفتێک دەکات باسی هۆکارێک دەکاتن کە وای کردووە لە نێو خێزانەکان کێشەی کۆمەڵایەتی کێشەی خێزانی زۆر بێت بەڵام لە پاڵ هەموو ئەو ناخۆشی و سەختیانە دوجار خێزان پیرۆسترینە دەبێ ئێمە ئاگادار بین خێزانەکانی خۆمان ئەو کەشەی کە لە نێو خێزان هەیە بیپارێزین ئارامی ماڵەوە و ناخۆشی و ناڕەحەتی هەر دەبێت بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە لەسەرمان ئارام بگرین و چاولێکەری نەکەین چاو لە خەڵک نەکەین بزانین ژیانی خۆمان ئوموری خۆمان بۆ ئێمە چۆن دەگونجێ ئاوا بکەین خەڵکێک هەیە دەتوانێت هەموو ڕۆژێ سیارە بگۆڕێ خەڵکێک هەیە دەتوانێت هەموو ڕۆژێ قەنەفەی ماڵەکەی بگۆڕێ بەڵام ئایا بۆ من و تۆ دەگونجێ هەموو ڕۆژێک وا بکەین ئایا ئینسان لە خۆی بپرسێ هاوسەرەکەی من ئەو توانایی هەیە و پیاوانیش بە تایبەتی کاتێک کە دەبینی خێزانەکەت لە بەیانیەوە خەریکی ڕێخستنی ماڵ و ماڵ پاکردنەوەیە خەریکی پەروەردەکردنی منداڵە ئەو هەموو ماندی بوون و ئەزیەتە کاتێک کە خواردنەکەت پێشکەش دەکا دەستخۆشی لێ بکە بڵێ دەستت خۆش بێ خواردنەکەت بەتام بوو یعنی ئەگەر خواردنەکە تۆزێک عیبێکی هەبی ڕخنی لێ دەگری بەڵام ئەگەر بە دڵت بی ئامادەنی دەستخۆشی لێ بکەیت تەنانەت وشەی خۆشەویستی بۆ دەربڕا لەگەڵی دابنیشە بەداخەوە ینی ئامێرەکان بە تایبەتی موبایل بۆ ئینسان بتوانێت سوودی لێ وەرگێت زانیاری کۆ بکاتەوە پەیوەندی ئەنجامدا بەڵام نەک ببێتە هۆکاری ئەوەی ئەمە ئاگامان لە یەکتری نەبێت یعنی بەداخەوەم جاری وایە خێزان دەبینی بە چەند کاتژمێر لەگەڵ یەکترن نە بابەکە قسەشی لەگە مندارەکان دەکات نە مندارەکان لەگە بابیان نە ژن و پیاوەکە لەگەڵ یەکتری هەری کەسە و چتە دنیای خۆی با تۆ زەگاگامان لە یەکتر بی ژیانیش هەر ناخۆشی و ناڕەحەتی تێدایە بەڵام پێویستە سەبر و ئاراممان هەبی چاو لە خەڵکانە نەکەین کە لە سوۆسیال میدیا ژیانی تایبەتی خۆیان بڵاو دەکەنەوە بەخۆ ئەوان بەس ئەوانە نیشانی تۆ دەدەن کە وا هەز دەکەی لە خۆشیدان بەڵام بڕۆ واقعی ژیانیان بۆ جۆرە نین بەداخەوە دەبین زۆرێکیان تووشی جیاببوونەوە دەبن بۆ ئێمە نابێ چاو لەوان بکەین و دەبێ ژیانی خۆمان بە خۆمان بزانین چۆنە و چۆنیش بە خۆشی و بە ئاسوودەی بەڕێ دەکەین ڕێز و سڵاوی من ئیبراهیم زیاد قبولکەن لەگەڵ هاوکاری عزیزم کاک عەبدوڵڵا قەهار تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ